خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەدەم نابێ بەوە نابێ کە تۆ لە مانگی مەولودا چکلێتە پاقلاوە دابشکردنە هەر شتێک لەمانە دابش بکەی بڵێ ئەمە پێغەمبەری خوام خۆشەوێ. خۆشەویستنی ڕاستەقینە تەنها لەم چوار خاڵەیە. مسلمانانی بەڕێز باسی خۆشەویستی پێغەمبەری خوا دەکەین عەلەیهی سەڵات وەسەلام لە نێوان بانگەشە و حەقیقەتدا. بێگومان لێرە و لەوێ خەڵکانی ئیدعای ئەوە دەکەن کە پێغەمبەری خوایان خۆش دەوێ عەلەیهی سەڵات وەسەلام. با بزانین ئایا حقیقەتی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چیدایە؟ گومانی تێدا نییە زانایان ڕزا و ڕەحمەتی خوایان لێبێت چوار خاڵێن بۆ ئێمە دیاری کردووە کە بریتیە لە حقیقەتی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. هەر کەسێ بانگەشەی خۆشەویستی پێغەمبەری خوا دەکات بە ئەم چوار خاڵە جێبەجێ بکە. خاڵی یەکەم ئیتیباع ئەوامریه، ئەوەیە کە ئێمە پێغەمبەری خوامان صلی الله علیه و سلم خۆش بوێ بەوەی کە شوێنی فەرمانەکانی بکەوین. هەر شتێک کە فەرمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە طاعەت لە دینداری لە تەقوا و لە خواترسان و لە بەرەو خواچوون ئێمە جێبەجێ بکەین. ئەوە خۆ پێغەمبەری خوامان خۆش دەوێ عەلەیهی سەڵات وەسەلام. خاڵی دووەم وەجتیناب نەواهی، لە قەدەغە کراوەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆمان بپارێزین، جڵەوگیری بکەین. هەر شتێک کە قەدەغەی لێمان کردبێ لە گوناح لە تاوان لە خراپەکاری لە شیرک لە گوناح و تاوان و معصیەت و بیدعە و خوڕافەت ئێمەی مسلمان خۆمان بپارێزین. ئەوە پێغەمبەری خوامان خۆش دەوێ. هەروەکو چۆن خوای پەروەردگار دەفەرمێ وما ئاتاکم الرسول فخذوه وما نهاکم عنه فانتهوا. ئەوەی کە لە پێغەمبەری خوا بۆتان هاتووە دەستی پێوە بگرن، جێبەجێ بکەن. ئەوەی کە قەدەغە و نەهی لێ ئێوە کردووە خۆتانی لێ بپارێزن. خاڵی سێم لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەوە دەبێ وتەمەسک بسنته، ئەوەیە کە شوێنی سنەتەکانی پێغەمبەری خوا بکەوین عەلەیهی سەڵات وەسەلام. سنەتەکانی لە ژیانی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە، لە کڕین و فرۆشتنمان، لە معاملەمان، لە قسەکردنمان، لە کردەوەکانمان. سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانی ڕۆژانی ئێمەدا ڕەنگ بداتە و جێبەجێ بکەین. خاڵی چوارەم ئەوەیە واتباع سەبیلیه، واتە شوێنی ڕێباز و منهەجی پێغەمبەری خوا بکەوین عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو منهەج و ڕێبازەی کە بۆ ئێمەی دیاری کردووە شوێنی بکەوین، شوێنی ڕێزکە و ڕێبازەکانی تر نەکەوین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە پێشەنگ و پێشەوای مامۆسای ژیانی خۆمانی بزانین. ئەمە بریتیە لە خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. کەواتە تۆی مسلمان لەم چوار خاڵەدا ئەگەر پێغەمبەری خوات خۆش دەوێ و ئەتەوێ ئیدعای ئەوە بکەی کە من پێغەمبەری خوام خۆشەوێ ئەم چوار خاڵە جێبەجێ بکە. واللهی براکانم خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەدەم نابێ، بە ئیدعا نابێ، بەوە نابێ کە تۆ لە مانگی مەولودا چکلێتە پاقلاوە دابشکردنە هەر شتێک لەمانە دابش بکەی بڵێ ئەمە پێغەمبەری خوام خۆشەوێ. نەخێر، خۆشەویستنی ڕاستەقینە تەنها لەم چوار خاڵەیە. فەرمانەکانی جێبەجێ بکەین، لە قەدەغە کراوەکانی خۆمان بپارێزین، سونەتەکانی زیندوو بکەینەوە و شوێنی ڕێباز و منهەجی پێغەمبەری خوا بکەوین.